مشغولی چیت؟ ئەمانەی ڕۆژە لە ڕۆژان دێن شایەتیت بۆ ئەدەن، دیفاعت لێ ئەکەن، لەسەرت بە جواب دێن، نێڵن کەس دێرە و دزە بکا بۆ تۆ کە چوویتە قەبرەکەتەوە. عەزاب و ناڕەحەتیەکان ئەیانەوێت لەسەرەوە بێن، ئەیانەوێت لە تەنیشتەوە بێن، ئەیانەوێت لای چەپەوە بێن، ئەیانەوێت لای قاستەوە بێن، کە لای سەرەوە ئەیانەوەی بێن چێ ڕێی لێ ئەگرێ، چێ بەربەستی دروستەکە؟ قەڵغانێک ڕێگەتان نیە لێرەوە بڕۆن سەر ئاوڕێیتەوە خوایە کەسی دەکەیت یەکێ بەژوور سەرتەوەستا و دانیشتووە دیفاعت لێ کاڵێم مەجالتان نایم لە ڕووی سەرەوە بێن. کاکە تۆ چی بەژوور سەری منەوە؟ ئەڵێ من نوێژەکانیم. ئەڵڵا مەجالتان نییە لێرەوە بگوزەرکەن بۆ ئەم پیاوە، ئەم پیاوە نوێژەکانی مەزبوط بووە، ئەیانەوە لای ڕاستەوە بێن. تەسەورەکەن چی دیفاعکە؟ لای ڕاست ڕۆژوو لە مەجالتان نییە، ئەم پیاوە بە ڕۆژوو بوو، مەجالتان نییە لای منەوە، لای چەپەوە زەکات دیفاعکە لە مەجال پیاوە زەکاتی یاوە لە ڕەمەزانە خێری کردووە، پیاوێکی دەست بڵاو بووە، مزگەوتی کردووە، دەستی بە فەقیر و هەتیەوە بووە، مەجالتان نییە لێرەوە بڕۆن. ئافرەتێک بووە ناویاوە بە دراوسەکەی بەدەم هەتیەوە بووە، بەدەم کەسوکارەوە بووە، ئەنجا نائومێد دەبن ئەیانەوە لە قاچەوە بۆی بێن سەدەقە و ئەمر بالمەعروفیش ڕێگە ئەگرێ لە ڕێی قاچەوە نایاڵن بڕوە. کەواتە دەنگ بە بەکردەوە چاکەکانی خۆت، دەنگ بە بە عیبادەتی خۆت، دەنگ بە بە نوێژ و ڕۆژ و زەکاتی خۆت، مەشغوڵی چیت؟ ئەمانەی ڕۆژە لە ڕۆژان دێن شایەتیت بۆ ئەدەن، دیفاعت لێ ئەکەن، لەسەرت بە جواب دێن، نێڵن کەس دێرە و دزە بکا بۆ تۆ. بۆیە بەڕێزەکانم قسەکەی ئێمە و تەوەرەکەی ئێمە و محوەرەکەی ئێمە بۆیە لە ڕێنەیە خۆی بینێتەوە. تۆ ئینسانێکیت کردەوەکانت بە دەستی خۆت دروستەکەی، لەبەرەوە ضرورە لەسەر ئەم ئەهد و پەیمانەی کە بەخوای گەورە داوە لەسەر ئەم ئەهد و پەیمانە بمێنیتەوە.